داوا لە جەنابی کاک مەسعود دەکەم ئەو ئیشە بەوی چارەسەر دەکرێ بەلەنمان پێدرا دکتۆر ئەحمەد گوتی دوو ڕۆژ کەلۆتان چارەسەر دەکەین و وەعد سبەینێ سەعات و ئەنگۆ ئەلێرە بن ئەمن کاک ڕێبواری دێنمە ئێرکانە پێش ئەنگۆ دەبی هەموو کێشەکانتان لۆ چارەسەر بکرێ نەخێر نەهات چ بەو خەڵکە برێم بەو خەڵکە برێم کاکە وەعد ماوەگرت بڕۆنی چی بکەن وەعد وەرنەگرتیا لێرە لەو منبەرەنگۆ داوا لە جەنابی کاک مەسعود دەکەم وەکو مەرجەعی کورد دوور لە حیزبەتی ئەو ئیشە بەوی چارەسەر دەکرێ بە هیچ کەسەشکە چارەسەر ناکرێت ئەو زەهیمەتەکی بکە لە بۆ خاتری گۆڕی بارزانی هەر سفرین ئەمن ئیساق خەڵک کاکە خەڵک بەسەماندی بوو بێزار بوون ئاخر معنای نییە ئەمن معارەبە دەکرم چیە لەبەر ئەوەی ئەمن کوردم کاکە ئەو ئەمر فەوزەی لێرەیە کووردە لەسەر لستی یەکێتیە سبەینێ زونجێکی عارەب دەرێ ئەو ئامر فەوزە سەگ و سەگ بابە لەبەر ئەوەی تەوزیهات لە هەولێرە وەرەگری بە تەوزیهاتی هەولێری هیچ دەکات